وەختتان و خێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. ئەم دیبەیتەی یارانە ئاخێزی و ئاخێزوانی چۆنێتیە شەڕکردن و ئەڵماسکێشان. سەرەتا من بێژم کە ئاخێز یعنی هەستانەوە بەرەو مەقسەدێک، یعنی تۆ هەڵئەسی و لە پێشۆ هەدەفێک و ئامانجێک کە دیاری کردگە و بەرەو ئەو ئامانجە ئەڕۆی. ئەمە ناوی ئاخێزە. ئاخێزەوانان ئەو کەسانن کە ئەم قەستەیانە کردگە و ئەم حرەکەتیانە بردگە سەبەرەوە. ئەڵماسکێشان یعنی ئەوەی کە ئەڵماسە دانایی ها بەدەسەوە ئەچێتە مەیدان شەڕ دژمن. بۆیە لە سەرەتاوە ئەگەر لە ناو دیبەیتەکە من ئەم مستەڵەحانەم بەکاربرد، ئێوە بزانن منزور چییە. سەرروکبەندی ڕووداوە گەورەکانی سەرزەمینی کوردەوارە. دژمن هەموو کۆمەڵگای کوردی تەنیگەسەوە و یارانە ئاخێز ئەیان بینم کە تۆزێ پەراکەندە حرەکەت ئەکەن لە بەرامبەرە تعریفکردنەوەی جبهەیە شەڕ و نازانن چۆن فەرمەندەهیە ئەم شەڕە بکەن. ئەم دیبەیتە بۆ یارانە ئاخێز و یارانە کوردەوارە ئەوانەی کە گەرەکیانە لە ناوە ئەم عمر و تەمەنە خۆیانە لەم دەرفەتە یەکجار بوونە بوونێتیە خۆیان بنوێنن و لە پرۆسەسە کوردیە کوردیەت بکەن و بە کوردیەت بگەن. کۆمپانیەکانە منتەقە کە ناویان دەوڵەتە خەریکن یەکسری کار ئەکەن کە ئێوە ئێشێ و بەرچاوتان کەوێت و بزانن دەستورالعەمەلە کارکردنە ئێوە بە چه سوورەتێکە و چۆن ئەتوانن لە فەزایە لاهوتە، یعنی فەزایە ئینتەرنەتە، بەربگرن بە دروستکردن ڕای گشتیەک کە ئەم کۆمپانیانە لە ژێرە ناوە دەوڵەت هەن بە شوێنیە و ئێوە ئێشێ سەرفەسڵە کارەکان خۆتان بزانن یەکەم هەنگاوە ئێوە ئەوەسەکە بەربگرن بە دروستکردنی ئادرس بۆ کورد، بە دروستکردنی عینوان بۆ کورد. ئەمە یعنی چی؟ یعنی ئەمەی کە ئەم ئومەتە کوردیە هاتەگەن هەزار پارچەیان کردگە، شتێکیان بە ناوی مردم نەهێشتگەسۆ، مردم نەماگە، مردم ئەو پەیوەندیەی کۆنی کوردیەی کە هەیبوو کە ئەبووە نسبەتەکانە خوێنی و نسبەتەکانی قەومی و مراوداتە ئیجتیماعی و بیاوبەسێکە لە بینی یەکتریا کردبوویان بەدانانە ئەم دەوڵەتانە ئەمانە بەرەبەرە ئەمانیانە لە ناو برد بێمەعنایان کرد. لە چوارچێوەی بێدەسەڵاتکردنە مردم، لە چوارچێوەی دەستەمۆکردنە مردم ئەمەیان لە بین برد. بەڵام سەر لە نوێ مەشەیە بەهاتایەنە و بۆ ئەم خەڵکە کووردە و بۆ ئەم ئومەتە کوردیە ئادرسیان دروست کردایە. ئادرس یعنی چی؟ یعنی دەوڵەت ناتوانێ با لە دەرگای ماڵی دانە بەدانەی ئێوە و ڕای ئێوە سەبارەت بە چۆنیەتیە بەڕێوەبردنە کۆمەڵگا بپرسێ. گۆستاڤ لۆبن ئەژێت دەورانە جەدید و دەورانە مۆدێڕن دەورانە تودەکانە. تودە یعنی مجموعەیەکی گەورەی بەشەری کە یەکدەسۆ کریاگن، یعنی مجموعەیە گەورەیە بەشەریەک کەوانە ناو شارەکانە خڕۆ کریاگن و ملیۆنها ملیۆن جەمعیەت ئینسان. بۆیە حاکمانە دنیا لە هێزە ئەم ملیۆن ئینسانە ئەترسێت. یەکەم کارێک کە ئەیکات ئەوەسە هێزی لێ بسێنێتەوە و ئیشێ بتوانێ هێزی لێ بسێنێتەوە، چون ئەگەر ئەمانە هێزیان بوێ و هێزەکەیان کۆبکەنەوە حکوومەت و دەسەڵات لە بەرامبەر ئەم هێزە گەورە ناتوانێ مقاومەتکە. پس حاکمیت تێت ئەوەی کە ئەتوانێت ببێ بە سەبەبی کۆبوونەوەی ئینسانەکان لە دەوری یەکتریا تا ئەمان یەکتری خۆیان بنوێنن لێیان ئەسێنێتەوە. ئەوەی کۆن لەبین ئەوە، ئەوەی ڕاستی لەبین ئەوە، ئەوەی واقعی لەبین ئەوە تێت شتە ساختە دروزەکە کە ئەمانە وەختی خەڵکێک نییە و کەس نایان ناسێ و نازانێ ئەمانە کێن و بنیان دیار نییە و ئەسڵ و نەسەبیان دیار نییە و معلوم نییە لە بنەچەقەکێن،
ئەمانە ئەکەن بە ئادرسە کورد لە ژێرە ناوە چی لە ژێرە ناوە کامە تایتڵە لە ژێرە ناوە تایتڵهایە کە لە دنیای ئمڕوا نظامە سوڵتەی جەهانی کردگنی بە تایتڵ وەکو پسپۆڕێکە لە زانکۆ هات بێتە دەرەوە دانشگا هات بێتە دەرەوە وەکو پسپۆڕە بوارە کۆمەڵناسی بوارە تاریخ بوارە زوانناسی بوارە علمی وەکو هەڵسوڕاوی کۆمەلگای مەدەنی یعنی تۆ ئیستا کۆمەلگایەکە نەهێشتگە کۆمەڵی ئینسان پەیوەندیەکانی خۆیان لە دەستداگە و یەک و کۆ ناونۆ بەڵام ئەمان ئێژن ئێشێ لە بەرامبەرە حاکمیەتە عدەیەکیش بوون قسەی خەڵکی بکەن دە ئیستەیشی چی بکەین بین کۆمەلگای مەدەنی دروستکەین تا ئەمانە ببن بە زمان حاڵە خەڵکی و لەگەڵا حاکمیەتە دەرکەفن یعنی بڕۆن بێژن خەڵکی شوا ئێژێت و خەڵک ئەمەی گەرەکە و خەڵک ئەوەی نەگەرەکە و خەڵک بیر لەمە ئەکاتەوە لەگرا تێن کۆمەلگای مەدەنی دروست ئەکەن ئەمە نییە کە لە دڵی ویستەکان و خواستەکان و متاڵەباتی خەڵکات بێتە دەرەوە نا تۆ ئەوێنی هەندێک کەس ئەمانە بەرزۆ ئەکەن و ئەیانوەنە تەلەڤیزیۆنەکان یا ئەیان گرن مەسەڵەن ئێژن فلانە کەس هەڵسوڕاوی بواری مەدەنی ئیمڕۆ گیریاگە کریاگەسە زندان ئەم گیریاگە کریاگەسە زندان ئەم کاورا لە پڕێکا ئەوێت و کوڕێک ئەم کاورا مەحبوب ئەوێ ئەم کاورا لە ناو خەڵکیان ناوبانگ پیا ئەکا لێو دووە ئەم کاورا هەرچیەک ئێژێ لەم تەلەڤیزیۆنانە لەم بەرنامەی جۆرا و جۆرانە ئەبێت بە قسەی خەڵکی کورد خۆ کەسیش نات کە با لە دەرگای ماڵی دانە بەدانەی ئێمە تا بزانین ئەمە قسەی ئێمەز یا قسەی ئێمە نییە پس حاکمیەت تێت ئادرسسازی ئەکات لە ژێرە ناوە ڕووناک بیرە لە ژێرە ناوە ڕیشچەرمەگە خەڵکیە لە ژێرە ناوە ئەوانەی کە داوای داخوازیە مردم ئەکەن ئەوێت و متاڵەبەگەریە مردم بۆیە خەڵکی لە ژێرە بۆمبارانە ئەم تەسویرە لە خۆی وە هەستەکە یەک سریشتی هەست حاڵی خراوە دێ ئەم شتانە چین مەسەلەن کابرا موچەی گەرەکە مەسەلەن کابرا گەرەکێسی کە بخواتەوە مەسەڵەن کابرا گەرەکێسی سەماکە مەسەڵەن کابرا گەرەکێسی ئەمانە ئەکەن بە متاڵەباتە مردمە کورد لە کاتێکا کە خواستەکانە مردمە کورد ئەمەسە و ئومەتە کوردی ئەمەسە ئومەتە کوردی بێدەسەڵات کریاگە نێ لە ناوی دەسەڵاتە ڕۆژێ هەزاران جار بێدەسەڵاتتری ئەکەن و پێش چاویەوە وڵاتەکەی ڕۆژ بە ڕۆژ وێرانتر ئەوێ و پێش چاوی وە گەشەیەک دەست پێ ناکە و پێش چاوی وە شەرایەتێ ناخولقێ ئەم ئینسانە لە ناویە گەورەیە خۆی دەرخا یعنی بێت داهێنەریە خۆی دەربخات یعنی بێت چوزانم کارخانەیەک دابنێت یعنی بێت لە ڕقابەتی تجارەت و بازرگانیە تاجرێکی گەورە لە ئاو دەربێت دەست بۆ هەرچی ئەوات ئەمە قڕق کریاگە و گیریاگە و ناتوانێ هەڵسو کەوتکە ئەم ئینسانە بێدەسەڵات بووگە ڕۆژێ 100 جار ئەدەنە ناوی سەری ڕۆژێ 100 جار ئینسانبوونی بچووک ئەکەن و تەحقیری ئەکەن و بچووکی ئەکەن و تەحقیری ئەکەن ئەم ئینسانە لە خواردنا کێشەی هەست لە شان و منزەڵەتە ئیجتماعیە کێشەی هەست ئەو سەنگومەنەی کە ئێشێ بوێت و ئەو سەنگینیەی کە ئێشێ لە ناوە کۆمەلگا بوێ نیەتی دیاردە دەست پێەکە کەس قسەی ناخوێنێتەوە کەس حساوی بۆ ناکە ویستەکانی ئەو کەس وە بەرچاوی ناگرێت لە ژێرە ناوە دواکەوتکبوون و خەڵکبوون و تێنەگەیشت و بوون ئەدەنە ناوی دەمی و دەمی دا ئەکوتن ئەم ئینسانە نەزەراتی و چۆنیتی بیرکردنەوەی هیچ دەرەنجامێکی لە کۆمەلگانیە بەڵکو دەمی دا ئەکوتن دەمی دا ئەکوتن لە ژێری چی لە ژێری ئەو پێوانەیەی کە کەسانێک لە ژێرە ناوە ئادرسە کووردا دروستیەکەن خۆ یەکەم هەنگاوی ئێوە ئەوەسە بەر بگرن بە عینوان دروستکردنە بۆ کورد سوال ئەمەسە کاکەگیان تۆ چووکیتە دانشگا پسپۆڕی بۆ خۆت پسپۆڕی ئەمەی کێ بە تۆ مەعاش ئەدا لە پشتە ئەم پسپۆڕیە کێ تۆ بەکار ئەهێنێ کێ ژیانی تۆ تەمینەکە کە تۆ دکتۆرای ئابووریت کە تۆ دکتۆرای کۆمەڵناسیت دیارە بوجەیەکە کە شتێک بە ناوی حکوومەت وا لە دەستە ئەو پارە بە تۆ ئەدات تا تۆ کارێک و مەبەستێک ئەو گەرەکەسی جێبەجێ بکەی
ئەنا پارەت پێی نادا، ئەنا تۆ ناتوانی ژیانکەی، ئەنا تۆ مەعاش ناخۆی، ئەنا تۆ بڕۆیتە دوکانی چەرچیەکەی سەر کوچەتان بە شەهادەی دکتۆرای ئابووری فلسێ بە تۆ نادا. لەگرا ئەکسەریەتە ئەمانە کە ئەخلاق نەماگە و ئەخلاقیان لە بین بردگە لە ژێرە ناوە تەوجیهە حکوومەت و خونجاندنت دەسەڵات و دەسەڵات خەیری گشتیە و دەسەڵات شتێکی خاسە و ئێمە بێن دوو قسەی خاص بکەین و حکوومەت دەبێ وا بکا و ئەمە گشتی بەرنامەکانە حکوومەتە بۆ هێشتنەوەی حکوومەت، بۆ هێشتنەوەی ئەم جۆرە لە حکوومەت کە ئەمە کومپانیە کە غورق دەسەڵاتی کردگە، دەسەڵاتی لە خەڵکی سندگەسۆ و خەڵکی ڕۆژ لە دوای ڕۆژ دەستەمۆتر ئەکا، بێ دەسەڵاتتر ئەکا، بێ نموتر ئەکا، خەڵک ئیتر نمودێکی لە کۆمەلگانیە، خەڵک ئیتر مەوجودیەتێکی نییە، خەڵک ئیتر مەجای نییە کە بتوانێت بەرەنگاری بکاتەوە هەست بکات کە قسەیە کە ئیکات کە شتێک کە ئیکات دروستەوە ئێشە بتوانێت بۆ ئەمە بجەنگێ، مەجای ئەوەی لێسێنەوە. وتێن لەگرا ئادرس دروستەکەن بۆ کورد کە چه اتفاقی بکەوێ بەم ئادرسەی کە دروستی ئەکەن وەختی خەڵکێک ئیتر نییە، ئەو جار کابرای ئادرس تێت، کابرای عینوان تێت، ئێژێ خەڵکی کوردەوار هەموو کێشەی ئەوەسە موچەی پێنادەن، یا تێ ئێژێ خەڵکی کوردەوار گەرەکێ بە زمانە دایکی خۆی بخوێنێت، یا تێ ئێژێ خەڵکی کوردەوار ئەی هەوێ ئیدارەی محەلی و لۆکاڵیە خۆی بوێت. ئەمە متاڵباتە خەڵکە کورد نییە، ئەمە خواستەکانی ئێمەمانان نییە. بەڵام تۆ تماشا ئەەکەی وەختی ئەڕۆیتە ناوە کۆمەلگا، وەختی ئەڕۆیتە دەرگای ماڵە مردم، وەختی شەو ئەڕۆیتە لای خەڵکی دائەنیشی، وەختی ئێمە لە دەورە یەکتریا کۆ ئەوین و ئەوێنین ئێمە ناڕەحەتین، دڵتەنگین لەوەی بێدەسەڵاتین، دڵتەنگین لەوەی کە ئەم خاکە خۆمان نییە، مالکیەتمان نییە، مڵکی ئابا و ئەژدادیمان بریاگە، هیچ تەسویرێکمان لە هیچ کوێ ئەم دنیا نییە، هیچ نەزەرێکی ئێمە نەزەرێکی جالب نییە، ئەحیانەن هیچێ لە ئێمە دەرەوە نایەت، بەرهەم نایەت، ئێمە پەنگە خۆینەوە. ئەوێنین مناڵەکانمان لە کوشتنی خلاقیەتیان، کریتیڤیتیان، بەرهەمهێنەریان و بەهرەداریان لە کوشتنی ئەما مناڵەکانمان ئەوەنۆ دەرمان خۆر، مناڵەکانمان خۆ ئەکوژن، مناڵەکانمان هیچ هیوایەکیان بەداهاتوو نییە، مناڵەکانمان وجودە خۆیان ئینکارەکەن، مناڵەکانە خۆمان بە شوێن دەرفەتێکا گەڕێن سەرزەمینەکە بەجێ بێڵن و بڕۆن لە بێدەسەڵاتیە. ڕووی ژیان لە لای ئێمە ژیانێکە کە ئێمە هاڕیاگین تێە، ژیانێکە کە ئێمە کەس بۆ بوونی ئینسانیمان ئەحیانەن هیچ بەهایەک دانانێت، ئێمەمانان بێدەسەڵاتین، بێکەسین، بێدەسین، بێهێزین. کابرا تێ ئەژێ ئێمە بە زمانە دایکیمان ناخوێنین، کابرا بە زمانە دایکیش کە خەریکە ئەخوێنێ ئێژێ وەڵا ئێمەی کورد مردمێکی بەوبەختی فەقیری هەژارین و حاکمیت غەدرمان لێ ئەکاو نایە دوودانە کارخانەمان بۆ دابنێ تۆزیە پارەمان بوێت و لە کاتێکا خەڵکی کورد هەمووی سەروەر بوو، خەڵکی کورد هەمووی گەورە بوو. ئەمە ئەکری بە متاڵباتە خەڵکی دانەیە کورد ئیتر فکر ناکاتەوە کە ئەم جەهانە بە مەچەکە کوردی ئەتوانێ بڕاوەڕێوە، ئەم ئینسانە کوردیە ئەتوانێ ئەم جەهانە بگۆڕێت و ئەم جەهانە جەهانە قەشەنگێک نییە. تۆ بۆ ئەوەڵین بار لە جەهانێکا قەرارت گرکە کە ئینسان بە عنوانی بوونەوەرێکی کۆمەڵایەتی خەریکن دیسۆشیالایزی ئەکەن، یعنی لە کۆمەڵایەتی بوون دەری تێرن، یعنی تاکوتەنیای ئەکەن، یعنی ئەیخزێن ناوە گۆشەی ماڵەکەی هەموو دنیای هەموو شتەکانی ئەبێت بە پەیوەندی شەبەکەئی و سۆشیال نەتوەرکینگ. ئیتر ڕەوابەتە ئیجتیماعی نامێنێ، ڕیلەیشن نامێنێت، تا تۆ زەحمەتی بۆ بکێشی، تا تۆ بڕۆیتە دەرۆ لە شەکان لە کنارە لە شەکان نابێت، تا تۆ بەهابەی ڕفیقایەتی بکەی، تا تۆ عشق بەکار بووی، تا تۆ سۆز بەکار بووی، تا تۆ بەدەمە خەڵکیەوەی، بە پرسوپۆی خەڵکیەوەی، بە شادی خەڵکیەوەی، بە نەخۆشی خەڵکیەوەی، تا لەگرا ڕیلەیشن دروست بێت، ئەوەی کە بە غەڵەت پێی ئێژن پەیوەندی، ڕیلەیشن، ڕەوابەت دروست بێت. بەڵکو
ئمڕۆ خەریکن ئێژن کە ئینسانەکان ئێشێ پەیوەندی دروستکەن پەیوەندیەکانیش تۆ وەختی ڕیلیشن دروست ئەەکەی ڕابتە دروست ئەەکەی ڕەوابت و سلسلە ڕەوابەتێک تێتە بەیدان و کە واقعین کە ئینسانەکان بۆ یەکتری هەن مەوجودن بەڵام تۆ ئەمڕۆ تێ سۆشیال نەتوەرکینگ دروستەکەی و تۆ بەڕاحەتی ئەتوانی بە کلیکی دلیتێک بیتە دەرەوە هیچ زەحمەتێ ناکێشی فقط سەلام و عەلەیکێکەکەی تا خۆشن هانە لای یەکتری و تانیێن ئەڕۆی و هیچ مەسئولیاتێ لەسەر تۆ ناکەفێ لە ڕیلیشنە و لە ڕەوابتە مەسئولیات تێتە بەرەوە بەڵام لە نەتوەرکینگ و سۆشیال نەتوەرکینگە مەسئولیات نامێنێت ئەمانە بە هەموو دەسێک و پەلامارە تۆ ئەدەن تا تۆی ئینسانە کوردی بێدەسەڵاتتروی تا تۆی ئینسانە کوردی دیار نەوی لە هیچ کوێ ئەمانە تێن حملە ئەکەن بە دروستبوون ڕەهبەریەت ئەی شوپێنن بەوەی کە ئەمە دەروێشیە ئەمە دواکەوتویە ئەمە دواکەوتویە تۆ شوێنە کەسێکا بکەفی تۆ شوێنە کەلامێک و شوێنە مەتنێکا بکەفی ئەی چی پێشکەوتویە پێشکەوتوی ئەوەسە تۆ هەر کەسێ بۆ خۆی گیای باەرێ بڕنێت پێشکەوتوی ئەوەسە تۆ جگێ بووی تۆ تەفکیک بووی تۆ لە مەردمی دەربێت تۆ ببی بە هاوڕەگەز خوازان تۆ ببی بە مامۆستایان تۆ ببی بە ژنان تۆ ببی بە مناڵان تۆ ببی بە دۆکتۆران تۆ ببی بە ڕووناکبیران ئەمەشتە قەشەنگێکە دەی ئەگەر ئەم مردمە بکەونە شوێنە ئینسانێک هەروواکە ئەمانە مطلقی بەناوی حکومەت دروستەکەن چێت فاقێکە کەفێ ئەو ئینسانە و ئەو مردمە هێزە گشتی پەیاکەن و ئەم هێزە ئەتوانێت ئەمانە لە ناو بوات و لە بینی بوات یەکەم شتێکە ئەیکەن هەیکەل ڕەهبەرە کاریزماتیک ئەکوژن و بە کاورایژن تۆ دواکەوتویت و چۆنەکەویتە شوێنی کاورایەکی تر و لە هیچ کوێ ئەم دنیایشە هیچ تەحولێکی گەورە نەبووگە کە ڕەهبەریەتی نەوێت هەر لەم دنیای سەرمایەداریە یەک کۆمپانی نییە کە بدونە مدیری گەورە و بدونە ڕەهبەرە گەورە بتوانێت ئیدارە بکرێت ئمڕۆ لە بەشەکانە تینگتانکەکانیانە بۆ چۆنیەتی ئیدارەکردن و مدیریەتکردن هان بە شوێن ئەوەی کە ڕەهبەر ئێشێ ڕەهبەریەت بکات نەمدیریەت و ئاواسە کە کۆمپانیەکان لە بینەچن ئەگەر کەسێک لە جێگەی مدیرە ڕەهبەریەتی کرد کۆمپانیە بازرگانیەکی سەرکەوتووە بەڵام ئەگەر مدیریەتی کرد لە بین نەچێت پس تۆ ئێشێ یاران ئاخێز ئێشێ بزانن لە گرا ئەوەی کە بە عینوانە کورد خەریکە قسەکە چ بەناوە ڕۆژنامەنەگار چ بەناوە فعالە سیاسی هەڵسوڕاوەی سیاسی چ بەناوە سلیبریتیە سیاسی چ بەناوە ئەندامە حیزبی چ بەناوە حیزب چ بەناوە سەرکردایەتی حیزبی ئەمانە دەستکردی کۆمپانیەکانن لە ژێرە ناوە حکوومەتە گەلێکیانە متاڵەباتی دروستکەن کە واقعی نییە متاڵەباتە مردم نییە داخوازیە مردم نییە مەسئلەیە کورد نییە مەسئلەیە کورد داخوازی نییە کورد کێشەکەی بوون و نەبوونە بە ئینگلیسیەکەی توبی ئەو ناتوبی پرسیارە جەوهەریە پرسیارە واقعیە پرسیارێکە کە من هەم یا لەبین ئەچم وەلی ئەمانەتێن کورد بچووک ئەکەنەوە ئەیکانە دوو داخوازی ئەیکەنە سێ داخوازی و ئەم داخوازیە کە خەڵک نەحەزی پێکات نە کێشەی خەڵکیە نە خەڵک بۆی مهمە ئەوەنەی تکرار ئەکەنەوە لەم تەلەڤزیۆنانە ئەوەنەی سناریۆ بۆ دروست ئەکەنەوە فڵانە کەس لەسەر فڵانە خواست گیریە فڵانە کەس لەسەر تەدریسی زوانی دایکی گیریە فڵانە کەس لەسەر فدرالیزم گیریە مشکڵە مردمە ئێمە ئەمەسە فدرالیزمە مشکڵە مردمە ئێمە ئەمەسە دموکراسی نییە دێ ئەگەر دموکراسی بێ چه اتفاقێکە کەفێ چه اتفاقێ دموکراسی یعنی چی یعنی ئەم مردمە ئەڕۆنە ناوە دەسەڵاتە سیاسی چۆن ئەڕۆنە ناوە دەسەڵاتە سیاسی یعنی ئەمەی کە تەحەزوب دروست ئەوێ یعنی ئەمەی کە لەم سەرزەمینە 50 دانە حیزب دروست ئەکەن دەی لە حەلیم و کوردستانە ئەمڕۆ هەر کەمەیلی بێ بە شێوەی قانونیە توانێ حیزب دابنێ خەڵکی حەلیم ئایا ئەمەی کە پێی ئێژن دموکراسی بووگەسۆ سەبەبە ئەوەی کە ئێوە وەزعتان خاستر وێ ئینسانتر ون ئەحیانەن هەست بە دەسەڵات ئەکەن نە بۆ لەبەرەوەی ئەم فەزا قۆڵۆق کردیاگەداتەوە بڕۆ حیزبێ دابنێ وەختێ پوڵە نییە وەختێ میدیانێ لە بەردەسە تەبیعەتەن هیچ کەسێ دەنگ بە تۆ نادا تەبیعەتەن هیچ کەسێ تۆ ناناسێ و تۆ لەم ڕخابەتە کەویتە دواوە چون تۆ ئەبزارەکەی نیە لە دەسا
وەختێ ئەمانەی کە کۆمەڵگایان گرتگە هەموو دەسەڵاتە کۆمەڵگاوا لە دەستیانە پوڵوا لە دەستیانە ئەسڵحەوا لە دەستیانە بەسەر قانونەکەوە سوارن قانونەکە هێنە خۆیانە تەبیعەتەن هیچ بەشێک وە تۆ نادەن و هیچێ بەرە تۆ ناکەفێ فقط وەهم و خیاڵ بە تۆ ئەدەن وەهمە پێدەن وەهمە پێدەن کە تۆش ئەحیانەن هەی کە تۆ ئەحیانەن یە دەنگێکت هەست وە یە دەردێک ئەخوات دەسوورەتێک ئەمە لەگەڵ وجود و کوردیەتوە لە تەزاددا سوال ئەمەسە دەی باشە ئەگەر ئەمانە ویستەکانە خەڵکی نیەن چۆن ئەمانە ماگنۆ لە ژێرە ناوە خەڵکە دەی تۆ خەریکی باسی شتێگەکەی خەڵک نەحەزی پێ ئەکات نە کێشەی ڕۆژانەیەسی نە بۆی مهمە کاکی برا تۆ بە ناوە فعالە سیاسی ئەحیانەن بۆ کێ خەریکی فعالیەتەکەی تۆ بە عنوانە ڕووناکبیر ئەحیانەن ڕووناکبیر کێی تۆ بە عنوانە حیزبی لە دڵی کامە ویست و شەڕی کۆمەڵایەتیە کە لە خواستەکانی مردمەوە و لە بینینی مردمەوە هاتبێتە دەرتۆ نوێنەرایەتی ئەەکەی کامەسە ئەم شعارە فدرالیزم خوێندنە بە زوانە دایکی کامەسە تۆ ئەوێنی ئەم متاڵەباتە مردم نییە خواستە مردم نییە داخوازیە مردم نییە بەڵام ئەمانە بۆ تکراری ئەکەنەوە ماگنۆ ئەمانە کێن دروست ئەوەن هەرچی ڕۆژە کێ ئەمانەی دروست کردگە و ئەیان واتە ئەم تەلەڤیزیۆنانە KNN ڕوودا و NRT پەیام BBC وۆیس ئاف ئەمریکا رادیۆ زەمانە کاناڵەوان ئەمانە کێن ئەیان وەنە ئەوێ کێن کێ ئەیان واتە ئەوێ ئەمانە لە ژێر ناوە مردمە کوردایشی قسە بکەن تەبیعەتەن لەگرا حاکمیەت تێت ئەم کۆمپانی و کۆرپۆرێشنانە تێن ئیدەیە کەس دروست ئەکەن ئێژن تۆ بێژە ئەمە متاڵەباتە مردمە ئێمەش مخالفەتەکەین خەڵکی بۆ ئەگرین خەڵکی عادی بۆ ئەگرین ئەیکوژین خەڵکی بۆ ئەەکەینە زیندانەوە تا ئەمانە مەرغوب بوێ کە مەرغوب بوو دوای مشتومڕ و گێرە و کێشەیەکی فرە مشتومڕ و گێرە و کێشەیەکی فرە ئێمە تێن ئەم متاڵەباتە بڕێکی جێبەجێ ئەەکەین و ئەمە ئەوێت و دەستکەوتم مردم دەرعەوەزیش مردمێک نەبوو مردمێکیش نهاتە دەرەوە مردمێکیش ڕەهبەریەتە ئینقلابی نەبوو مردمێکیش ویستەکانە خۆی نیشان نەدا بەڵام لەسەر و هەموو شتێ ڕێکەوت ئەموتی ئەمە خواستە مردمە ئەوتی نایدەم ئەموتی ئەدەمە ملە سەر تا تۆزێ لەگرا چ دروست بوو خەڵکیش لە مۆسەتە کوڕی کوژیا ئیستێژن خوا هەڵی ناگرێ خەڵک مبارزاتی سەرکەوت و خەڵکی مەوجود نییە پس تۆ لە یەکەم هەنگاوە لە ئادرسەکانە دەی یەخە بە کابرایەک ئەگری ئێژی تۆ کێ دروستی کردە تۆ چۆن نوێنەرایەتی کوردەکەی تۆ چۆن ئێژی ئەمە داخوازیەکانە ملەتە کوردە یا کارە تۆ ئەمەسە لە تکراری ئەم شتانەی کە تۆ ئێژیتی ئەمانە لە خیاڵە خەڵکی کووردا بێت تۆ داخوازی وەختێ بووە داخوازی حاکمیەتیش بڕێکی ئەدات و ئێژە ئێستا خەڵکینە بێ ئەوەی ئێوە شەرتان کردوێ بێ ئەوەی ئێوە کە دەسە گەورەتان وەشاندوێ بێ ئەوەی ئێوە واقعاً قودرەتتان دروست کردوێ واقعاً ئێوە فەرماندەهیتان کردوێ واقعاً ئێوە ئینقلابیگەریتان کردوێ هەر گشتان تاکو تەنیا لە ماڵا دانیشتگەن ئیستا حاکمیە چووە دواوە ئێوە تەبریکتان پێئێژین دموکراسیتان سەرخست و دموکراسی جێبەجێ بوو لەگرا ئیتر کێ حزوری نییە لەم دموکراسیە مردم لەگرا کێ حزوری نییە لە پێگەهای دەسەڵاتە مردم لەگرا کێ ئەسڵحەی نییە مردم لەگرا کێ پووری نییە مردم لەگرا کێ ئێرادەی نییە مردم لەگرا کێ لە قانونە و لە دانانە قانونە وجودی نییە مردم مەوجود نییە و تەمام ئەمانە کە ئەکرێت شانۆگەریە نەمایش بازیە بۆ خاتری ئەوەی کە ئەم مردمە حتا زیاتر دوورۆ بکەونەوە و تەبدیل بوون بە ئاحادە بەشەرە بێدەسەڵاتە بێ هیچ پس یاران ئاخێز ئەدەن لەوانەی کە بەخۆیان ئێژن ئادرس هەرکە لە هەر جێگەیەک و سەری بەرزۆ کردو بە عنوانە ئەدیب شاعر فعالە حوزەی سیاسی فعالە حوزەی مەدەنی فعالە حوزەی ژینگە فعالە حوزەیە ژنان فعالە حوزەیە مناڵان بە تەمامە قودرەت و ئەدەنە ناوت دەمیان ئەمانە نەنوێنەرە مەدمن نا ئادرسە کوردن و ئەوەی کە بەحسی ئەکەن هیچ واقعیەتێکی لە جامعەی کوردەوارە نییە هیچ واقعیەتێکی نییە و هیچ بوونێکی نییە دوو ئەدەن لە متاڵەبات داخوازیە مردم ئەدەن لی داخوازیە ئێمە نە زوانە
داخوازیە ئێمە نە دموکراسیە، داخوازیە مردمە ئێمە بێدەسەڵات بوونە بێدەسەڵات بوون و دەسەڵاتەکەی گەرە کەسەوە گەرە کەسی دەسەڵاتی بێت، گەرە کەسی ئەگەر کرێکارە، ئەگەر دوکاندارە، ئەگەر دکتۆرە، ئەگەر مامۆستاس لە جێگەکەی خۆیان لە چارەنووس سیاسیە خۆیان حزوری بێت و بە داڕشتنە دەسەڵاتە خۆیان بێژن جەهانیان چ شکلیە و ئەگەر گەرەکیان بوو شتێک لە کۆمەلگایەکە بگۆڕێن تەکی یەکتریان مشت و مڕکەن تا شتەکە بگۆڕێن و ئەمانە ئێشێت کۆمەلگا لە بنەوە بەرەو سەرەوە دروستیکەن، لە بنەوە کۆمەلگا داڕژێنن بەرەو سەرەوە بیوە، نە لە سەرەوە دروستیکەن بەرەو خوارەوە. پس لەگرا ئێشێ تاک بە تاکە سەرزەمینە کوردەوار مەسئولیات هەڵگرێت و لەم مەسئولیاتە خۆی بوێنێتەوە. پس لەگرا مەسئلەیە کورد، مشکڵە کورد، پرسیاری جەوهەری بوون و نەبوونە. کورد ئێشێ بنوێنێ کە کوردە هەست و کورد ئەمێنێتەوە و ئەمە لە چۆنیتی ژیانکردنی، لە چۆنیتی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ جیهانە، لە چۆنیتی داڕشتنە حەزارەتە کوردی میراسە کوردیە و ئێشێ ئەمە سەر لە نوێ ئەحیا بکرێت و حەی بکرێتەوە. کردم کردن کورد ئینە کردەم بی کردنم بە کورد، کردەی ئێمەس ئێمەی کردگە بە کورد، هەڵسوکەوت و کردەی ئێمە و چۆنیەتیە بەکارهاوردنم مەچەک و ئەقڵ و ئیرادەمانە کە ئەمانەکە بە کورد و گەرەکیانە بە تەمامە مەعنا ئەمە بکوژن. پس لە خانەی یەکەمە ئەدەن لە ئادرسەکانیان، لە خانەی دووەمە ئەدەن لە شتەی کە پێی ئێژن متاڵەبات. جا یاران هەر کەسێ گەرەکێ بفامێ کە شێوەی مبارزەی دروست چ شکلیە ئێشێ بزانێت کە ئەوەی کە ئیمڕۆ بوو گەسە هۆی بێدەسەڵاتیە مردم، ئەوەی کە ئیمڕۆ مردم مالکیەتی لە دەستداگە، خۆی لە دەستداگە، پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی لە دەستداگە، سروەتی لە دەستداگە، کەسداربوون و دەستداربوون و ناوداربوون و خانەوادەداربوون و ماڵداربوون و سفرەداربوون و ئەسڵ و نەسەبداربوون و هەرچیداربوونە لە دەستیداگە. ساختارێکی کۆمپانی یەهودی بەناوە ئێران وای پێکردگە. ئێران بریتیە لە سیستەمێک کە لە چوارچێوەیەکی جوغرافیایی خەڵکەکەی بند کردگە، هەموو شتێکی لە خەڵکی سندگە، هێزی سندگە، دەسەڵاتی سندگە، مالکیەتی سنگە، هەر هەمووی خڕۆ کردگەسەوە لەگرا وا لە دەست مەجموعەیەکە کە ئەم سیستەمە ئیدارەکەن. ئێران بوو گەسۆ مطلق، ئێران بوو گەسۆ خوا و ئێران کەس ناتوانێت دەسی بۆ بوات. سوال ئەمەسە ئێشی سوالکەی بۆ کەسێ دەست بۆ ئەم مطلقی ئێرانە ناوە، بۆ نایوە. خەڵک ئێژێ ئەم ئەوەی من بەسەرم هاتگە، ئەوەی بێدەسەڵات کریاگەم، ئەوەی بێمالکیەت کریاگەم، ئەوەی هەستە بە خۆشبەختی ناکەم، ئەوەی ژیانم معنای نەماگە، ئەوەی کە من هیچ شخصیاتێک نییەم، ئەحیانەن لە هیچ کوێ ئەم دنیا مهم نییەم، ئەم ئێرانە وامی پێکردگە. ئەم سیستەمە وا دەستی خسکەسە بینە قاقام ڕۆژ لە دوای ڕۆژ بچووکتر و سەخیفتر و خەفیفتر و برسیترە مەکە، بێوجودتر و بێپەیوەندیتر و بێدەسەڵاتتر مەکە. بۆ کەستان سوال لەمە ناکە، بۆ کەستان سوال لەمە ناکە، ئەم مطلقتانە بۆ دانیاگەوە دەسی بۆ ناون. جا هەر کەسێ دروست دەسی بۆ ئەمە برد، ئەمە لە ناوە دڵە مردمەوە هات کەسە دەرەوە. ئەمە دەردە مردمە کە ئێمە هەست بە بێدەسەڵاتی ئەەکەین. ئێمە فکرەکەین و چی دەسەڵاتی لە ئێمە سند؟ چی سندی؟ ئەوەی پێی ئێژن حکوومەت، زەمینی لێمان سند، مالکیەتێک بەرگیانە خۆمانی لێمان سند، بەر ئەولادمانی لێمان سند، بە میراسە تاریخیمانی لێمان سند. بێدەسەڵات کریاین و فڕە دریاین و ئێشێ بڕۆینە دامانە ئەوان سوال بکەین کە ئێمە بەشەرین. ئەوە وای پێمان کرد و ئێمە دەسەڵاتمان گەرەکەسۆ بۆ خۆمان گەرەکمانە لە ژێر و دەسەڵاتەکە خۆمان دای بنین، دانە بە دانەمان تایە بین، دوکاندار، بەنا، کرێکار، نانەوا، تەمام ئەوانەی کەوان ئەم سەرزەمینە و هەر کەسێ شغڵێکی هەست و ئەیبات و ڕێوەم جامعە ئێشێ لە بنۆ دەسەڵاتە کوردی دابنی لەسەر شێوەی جەهانە کوردی. بەڵام بۆ کەسیان دەست بۆ مطلقە ناوە،
بۆ ئەمە ناوێت و متاڵبەی مردم بۆ ئەحیانەن کەسێ نایە ئەمانە بکاتە متاڵبەی مردم چوون لەگرا قەرارە مردم لەبین بچێت ئادرسی بۆ دروستکەن ئەم ئادرسە بێت متاڵبە بێژێ و ئەم متاڵبە دوای ئەوەی کە لە مردمێکی فەقیری هاڕیاگی تاکوتەنیا کە ئەی کێشنە قەتڵگاوە قەتڵیان سەندە خەڵکی و خەڵکیان کوشت بێژن وەڵام متاڵباتە ئێوە جێبەجێ بوو. ومن دیسانەوە تکراری یەکەمەوە لە هەر کوێیەکی ئەم فەزای میدیایە حوزور پەیاکەن ئەدەن لە ئادرسەکان، دوو ئەدەن لە متاڵبات، سێ مردمبوون خۆتان ئەدوێنن، مردمی ئەکەن و مردم تێرنە لاتان، نایەڵن لە ئێوە نیرویەکی دەرکریاگی و پەراوێز خریاک دروست بکەن. ئێوە مردمن و مردم ئێشێ خۆی دەرخە و مردم ئێشێ ئەمانە باتڵۆ بکاتەوە. لە وەهلەیە ئەوەڵ مردم ئێشێ بە شدەت باتە ناوت دەمە دوو تەرحە عنوان سازی و ئادرس سازی و متاڵبە سازیان. هاوکاریان تەکانەکە قسەکانیان تکرار نەکاتەوە، ئەناوت دەمیان بداوە نێڵێ پرۆسەسەکەیان سەرکەوێ و پرۆسەسەکەیان بڕواتە بەرۆ. لە کنار ئەمە پەرە بدەن بە ڕەوایەتە کوردی، پەرە بدەن بەو ڕەوایەتەی وا ئینسانە کوردی هونەرمەندانەتە کە جەهانە ڕوبەڕوو ئەوێتۆ و وەکو ئەو جۆرەی کە میشەلانجەلۆ یا میکلانج تماشای بەردەکەی کردووتی داووی من کووە. ئینسانە کوردی ئەنوارەتە ئەم جەهانەوە ئێرادەی خۆی ئەنوێنێت، ئێرادەی خۆی تەحمیلە بە بەرد ئەکاوە داووی تیا دەرتێنێت، ئێرادەی خۆی بەم جەهانە تەحمیل ئەکا و ئەو جەهانە ئەخولقێنێ کە مەچەکە ئینسانە کوردی ئەیخولقێنێت. ئێوە ئێشێ ئەمە پەرە پێ بدەن و مردم بگەڕێنەوە بۆ مردمی. مێڵن مردم سەغیرکەن، مێڵن مردم شەلاق خوریاکەن، مێڵن مردم دەربکرێت، مێڵن دەرمانکەن، مێڵن لە خۆمان بێگانەمانکەن، مێڵن اختیار لە دەستبین، مێڵن خۆمان حەقیر و بچووک و نەزان بزانین، و مێڵن کەس بەناوە ئێوە قسە بکات، هەرکە بەناوە ئێوە قسەی کرد بەنە ناو دەمی، و مێڵن کەسە بەناوە ئێوە خواست دروستکات و ئەم خواستە تکرار بێتەوە. خواستە یەکەمە مردم گەڕانەوەی دەسەڵاتە بۆ مردم و ئەمە لە خوارەوە مردم دای ئەنێت، لە خوارەوە دای ئەنێت و بەرەو سەر خشتەکەی دائەنێت، خەڵک لە بیا و بەسا ئەم دەسەڵاتە دائەنێت. هەر کەسێک لەم ڕاستا حرەکەتی نەکرد یا لە ئاخێزی نییە و هەر کەسێک کەوتە تەرحە متاڵبات و کەوتە داوە متاڵبات بازی یا لە ئاخێزی نییە و یارانە ئاخێز بە تەمامە قودرەت و بەنە ناوە دەمی، چون تۆ ناتوانی لە ئوسولە ئەووەڵیەی شەڕە مردم و مەتنە مردمە عدول بکەی و ئینحراف دروستکەی. دەوڵەتە ئێرانی خەریکە دەمامەکی ئەگۆڕێت، دەوڵەتە ئێرانی خەریکە بە شدەت تەرحە متاڵبات ئەکات، هەمان فدرالیزمێ کە فەرەحمەند داخوازی ئەکات و محسن ڕزایی داخوازی ئەکات و مەجموعە تەشخیص مەسلحەتە نظام داخوازی ئەکات و معاونە ریاسەتە مەجلس داخوازی ئەکات تحتە ناوە فدرالیزمە ئیسلامی، هەمان متاڵباتەکە حیزب دموکرات و کۆمەڵە و پەکەکە و ما بەقێتی هەڵدریاگەکان لە ژێرە ناوە کووردا خەریکن تەعقیبی یەکەن لە عەسڵا ئەمە متاڵباتە سیستم و دەسەڵاتە یەهودی و جوولەکەس جودۆ کریستیانەتیە کە گەرەکیانە ئەم جارە نەهادە دەوڵەت بکەن و خوای مطلق و هەتایە لەسەر ئەم سەرزەمینە ئیتر لەبین نەچێ و بێژن هەنێ متاڵبات بوو خەڵکی 100 ساڵ بەهای بۆدا و دوایەوەی کە 100 ساڵ بەهای بۆدا ئیستە پێی گەیشت و هاتە دەرەوە لە ئێرانێکی سکولاری دموکراتیکی کێش دروستی کرەمانە مشتی ئەنتەر و ئەم ئەنتەرە هیچ پێگەیەکی ئیجتماعیان نییە، هیچ عمقێکیان نییە، هیچ هێزێکیان نییە، هیچ کەلامێکیان نییە، هیچ ڕەوایەتێکیان نییە، فەقەت چیان واوە دەسەوە؟ ئەبزارە پڕۆپەگاندا و تەبلیغیان واوە دەسەوە، ئەبزارە پڕۆپەگاندا و تەبلیغ. بانە ناوت دەمە ئەم ئەبزارە پڕۆپەگاندا و تەبلیغە، بانە ناوت دەمە ئادرسسازی. ئێمە مەردمین ئەها
لەناو جامعە هاتکینە سەدەرۆ ئێمە هاتکین شانەکانمان بین لە کنارە شانە یەکتریە ئێمە هاتکین وجودە واقعیە خۆمان مەترحەکەین دەردە ئێمە سڕینەوەی شناسە تاریخی میراسە تاریخی و سڕینەوەی کوردیەت و مردیەت و قارەمان بوونیەتی و یاخیبوون و سڵتەناپەزیری و هونەرمەندبوونمانە گەلەکیان ئەمانمانە لێ بسێنەوە و تەمامە تەلاشیان ئەوە بووگە کە لێمانی بسێنەوە و ئێوە ئیشە بەر بەمە بگرن لای ئێوە خۆش